بە کۆتاییاتنی داگیرکاری 20 ساڵەی ئەفغانستان لەلایەن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاواوە ئەو لاپەڕەیە داخرا کە دەسوەردانی سەربازی بوو بۆ گۆڕینی سیستەمێکی دەسەڵات. لەگەڵ چوونە دەرەوەی کۆتا سەربازی ئەمریکی و بەریتانی، ئێستا چەند پرسیارێک لە واشنتن و لەندەن سەریان هەڵداوە کە ئایا ئەمە کۆتا گەڕانەوەی ئەو هێزانە بوو کە بۆ جەنگی درێژخایەن چوونە دەرەوەی وڵات. وڵاتانی ڕۆژاوا چەند ساڵێکە خۆیان بۆ ئەم قۆناغە ئامادە دەکەن کە چیتر دەسوەردانی سەربازی نەکەن بۆ ڕووخاندنی هیچ سیستەم و دەسەڵاتێک. ساڵی 2017 تیریزامەی سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا بەڕوونی ئاماژەی بەوەدا و ڕایگەیاند دەسوەردانی سەربازی باو بۆ سەر وڵاتان کاتی بەسەر چووە. هەروەها لە کۆتا وتاردا جۆ بایدن سەرۆکی ئەمریکا وتی بڕیاری کشانەوە تایبەت نییە بە ئەفغانستان، بەڵکو کۆتایی هێنانە بە سەردەمی ئەنجامدانی ئۆپەراسیۆنی گەورە بۆ بنیاتنانەوەی وڵاتانی تر. وتیشی پێویستە لە هەڵەکانمان پندوانە وەرگرین و دووبارەی نەکەینەوە. ئەو کات لەگەڵ دەستپێکردنی کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە ئەفغانستان، لوید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند جەنگە تەقلیدی و کلاسیکیەکان زۆر لەسەر وەزارەتی بەرگری کەوتووە و ئێستا کاتی بەسەر چووە. بە بڕوای چاودێران ئەمریکا و ڕۆژاوە بەگشتی خۆیان بۆ دوو قۆناغ ئامادە دەکەن کە یەکەمیان کاتیە و بریتیە لە یەکلایەبوونەوە بۆ دۆخی ناوخۆ بە تایبەتی سەردەمی بڵاوبوونەوەی کۆڕۆنا، هەروەها بابەتی زۆربوونی لایەنی ڕاستڕەوی توندڕە و لە وڵاتەکەیاندا کە بووەتە کێشە لە ناوخۆدا. قۆناغی دووەمیش کە پلانی استراتیژی دەبێت بریتیە لەوەی شەڕ لە ڕێی بریکارەکانیانەوە بکەن و خۆیان دەسوەردان نەکەن بۆ کێشە هەڵواسراوەکان. لێرەوە ئێستا لە جوڵەکانی فەڕەنسا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەریتانیا بەرامبەر بە رووسیا تێدەگەین. لەو بارەیەوە جێلبەردەشقەر لە کۆلێژی توێژینەوەکانی ڕۆژهەڵات و ئەفریقا لە لەندەن ئاشکرای کردووە ئەوەی لە ئەفغانستان ڕوویدا هەڵدانەوەی پەڕەیەکی نوێ بۆ کۆتایی هێنان بەو ڕێکارەی جۆربۆشی کوڕ و تۆنی بلێر پیادەیان کرد. دوای ئەوەی دەرکەوت داگیرکردنی عێراق و ئەفغانستان چ سەرکێشیەک بووە. بە وتەیە و پسپۆڕە سیاسیە لە دوای ئۆباماوە ئەمریکا تەنها ئامادەیە لە ڕێی هێرشی ئاسمانی و هاوکاری لۆجستی و هاوپەیمانەکانیەوە کێشەکان یەکلایی بکاتەوە. دەشڵێت لە ئەفغانستان ئەمریکا لە بەردەم دوو بژاردەدا بوو، یەکەم ناردنی هێزی زیاتر و پشتیوانی زیاتر، دووەمیش گفتوگۆ لەگەڵ تالیبان. لە کۆتاییدا بڕیاریدا دووەم هەڵبژێرێت. هەروەها شارەزایان باس لەوە دەکەن جەنگی نوێی ئەمریکا زیاتر پشت بە تەکنەلۆژیا دەبەستێت بەبێ بەکارهێنانی هیچ سەربازێک، وەکەوەی بەرامبەر بە ژمارەیەک لە سەرکردەکانی داعش و ڕێکخراوی قاعیدا ئەنجامی دەدات بە هێرشی درۆنەکان و هاوشێوەکانی کە تێچوویەکی کەمی دەبێت.